بە گوزەرکردن بە چەمچەماڵدا دەردەکەوێت کەم کۆڵان و شەقامی هەیە بێ تاسە و بربەستی نایاسایی بێت بە سەدان تاسە لەسەر شەقامەکان دەبینرێن بربەستەکان شکل و شێوازیان جۆراوجۆرە زۆرینەیان بە چیمەنتۆ و قیری تواوە بەنا ئەندازەی و ناڕێکی دروستکراون ئۆتۆمبیل بە زەحمەت بەسەراندا تێدەپەڕێت لە چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری تاسەیەک زۆرەیە کەم کۆڵان هەیە تاسەیە بۆ دوانی تیان نەبێ وەک مۆدیلی هاتووە تاسە هەش کاڵە سێ بە کەیفی خۆی تاسە دروستەکە بە تایە و بە قیر و بە چیمەنتۆ و بەڕاستی بێزار بووینە بە دەست تاسەوە بربەست و تاسەکان هێندە گەورن زۆرێک لە وڵاتیان لە ژێریانەوە بۆری ئاوی زیادەیان بە نایاسایی ڕاکێشاوەتەوە حاڵەتەکە ژێندەڕ و لە زیادبوون کردووە لیژنی ئەمنی قەزاکەیان بەخۆ سەرقاڵ کردووە لە نوێترین نووسراوی قایمقامێتی قەزاکەدا کە بۆ سەرجەم ناحیەکانی سنوورەکەی ناردووە داوای قەدەغەکردنی دانانی تاسەکان دەکات و غرامەی 250,000 دیناریشی بۆ کەسانە دیاری کردووە ئەو کارە دەکەن دوای جەژنەوە ئێمە کۆبنەوەیکی تایبەت ڕێک دەخەین بە ئامادەبوونی موختاری گەڕەکان هەر موختارێک ئاماری تاسەکانمان پێ بڵێت وەگەر ئیمکان بوو ئەمان خۆیان لای بەرن هاوکارمان بن ئەگەرنا ئێمە شۆفرمان حازرە و هێزەکانی پۆلیس و ئاسایش و بە هاوکاری شارەوانی پۆلیسی هاتوچۆ لە هەر شوێنێک تاسەکەی پێویست نەبێ لای دەبین لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان جگە لەو تاسانەی لەلایەن پۆلیسی هاتوچۆ دادەنرێن بەشێک لە وڵاتیانیش بە شێوەیەکی نایاسایی لە بەردەم ماڵ و دوکانەکانیاندا تاسە دروست دەکەن پاساوەکەشیان کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ